دووبارە سەوزی دەکەنەوە دەیانەوێت ساڕێژی برینی دارسنەوبەرەکانی ڕێگەی تاسوولجە بکەن. هەزار نەمامیان هێناوە و دەیڕوێننەوە تا جارێکی دیکە سیمای دەواازەی شار سەوز بچێتەوە. 5 ڕێکخراوی بواری پاراستنی ژینگە بە هاوکاری بەشی ژینگەی بەڕێوەبەراتی شاروانیەکانی سلێمانی کاری دووبارە سەوزکردنەوەکە ئەنجام دەدەن. ڕێکخراوەکان دەڵێن ئەرکی پاراستن و ئاودانی نەمامەکان بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان لە ئەستۆ دەگرن. هەتا ئەمڕۆ بۆ بژانەوەی ئەو دەستنەوەبەرانەی کە لە دەواازی سلێمانی تاسووزە سوتابوون دەستی پێکردووەم لە هەڵمەتی یەکەمە 1000 نەمامە هەڵمەتەکان تێش بە دوای دێم دەواازەکان تێژەگرێت وەکو دەواازەی تانزەر و عاربەت بەردەوامە بین لەگەڵ ڕێکخراوەکان و پارێزگای سلێمانی شارەوانیدا. وڵی بێ چاودێری بکرێ ئەوش پلانی حکوومەت بە حکوومەت پلانێکی بۆ دابنە بەتابەتی پاون و دارستان ئێمەگەڵیان لەسەر خەتەبین. هێشتا ڕوون نەبووتەوە کێ لە پشت سووتانی دارسنەوبەرەکانی ڕێگەی تاسوولجەوە بووە. ئەنجومەنی پارێزگای سلێمانیش لە بەدواداچوونەکانیان لەگەڵ بەڕێوەبەرەکان نەیانتوانی لایەنی کەمتەرخەم دەستنیشان بکەن. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ناکرێت سووتانی دارسنەوبەرەکان خۆڕسک بووبێت و دەبێت هۆکارەکەی ئاشکرا بکرێت. بەڵام پارێزگاری سلێمانی ڕەدی دەکاتەوە سووتانی دارسنەوبەرەکان دەستی لە پشتۆ بووبێت و دەڵێت ڕووداوێکی سروشتی بووە. سنەوبەرەکان بە دەستێکی ئەنقەست لە ئەنجامی لێکۆڵەنەکانی ئێمە دەرکەوتووە نەسووتێنراون لەو کاتەیە نەسووتێنراون کە هەڵمەتی لەسەر دروست کراوە لە 6 ڕابردووە بەهۆی ئەو ئاگری کە بە 2 جارێک لە بەنزیخانەیەکی ئەم ناوچەیە کەوتوتەوە جارێک ئاگرێکە لە فەرماندەییەوە لەسەرەوە بەرەو خوار هاتووە ئاگرەکە کەوتوتەوە و تیمەکانی بەرگری شارستانی ڕاستەخۆ هاتوون و کۆنتترۆلی ئاگرەکەیان کردووە. هۆکارەکان زۆرن بەشێکی کەم تەرخەمی حکوومەتە لە دابین نەکردنی پێداویستی و سەرمایی مرۆیی و کەلوپەلی پاراستنی ژینگەی وڵاتەکەمان کە بەهۆی ئەم قەیرانانەوە لە 2014ەوە هیچ بودجەیەک بۆ ئەوانە خەرج نەکراوەوەی کردومانە ئێمە لە ئەستی خۆمان لە پارێزگای سلێمانی کردومانە بە پشتیوانی کەرتی تایبەت حاڵەتێکی تریان سەرکەشی و بێباشی هەنێک لەو خۆشەویستانەیە کە بۆ سەرگەرمکردن و بۆ گەشتکردن و بۆ ئارەزووی خۆیان یان بۆ میوانداری ئەچنە ئەو شوێنانەوە تا ئێستا نەیانتوانی و کەس دەستیکردن بەس چکە بەیانێکی زوو بووە بەیانێکی زوو بووە لە کە ئێریان سووتانوە دویانە یا سوتاوە وڵی خۆ بە هەورە بروسکە نەسووتاوە لە مانگی 6 بووە حوتی 6 هاوین بووە نە هەورە بروسکە بۆ نەیش حتمما سوتاوە دووەمیش جگەرەیەک ناتوانێت ئێرە بسووتێنێ لە جادەکە دوورە سیارە 5 مەتر لێرە دوورە ئەگەر هەچۆنێک ئاگریش فڕێدا ناگاتە سەر شۆستەکەش عقوبەی کەسێک یا سزای کەسێک چییە بە دەستیان خست پاوان و داری سروشتی و جەنگەڵوانە ئەوانی کەی بڕن غەرامەیانەکەن غەرامێکی زۆر باشیانەکەن و سێ بەرامبەر پێیانە ڕوێنەوە ئەوانەشی کە ئەبنەوەی تێکدانی ژینگە بە تاکید حکومەدرێن و غەرامەشەکرێن. ڕێکخراوەکانی بواری ژینگە پێیان وایە لە ناوچوونی هەر درەختێک 15 ساڵی دەوێت تا بە درەختێکی دیکە شوێنەکەی سەوز دەکرێتەوە بۆیە دەبێت پارێزگاری زیاتریان لێ بکرێت. ئەمڕۆ جارێکی تر ئەو نەمامانە لە شوێنی دارسنەوە بەرسوتاوەکانی تاسوولجە ڕوێندرانەوە. ئەم دارانەش ئەو دارانن کە بەهۆی سووتانەوە کۆتایی بە تەمەنیان هات و بە تەواوی وشک بوون. ڕێکخراوەکانی بواری ژینگە دەڵێن دەبێت یعنی ڕێکارێکی تند بگیرێتە بەر بۆ کەسانی کە بەدەستیان قەست داسنەوبەرەکان دەسووتێنن و دەبێت پارێزگاری زیاتری لێ بکرێت بۆی جارێکی دیکە ئەم دارانە بە چارەنووسی ئەم دارانە نەڕۆنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.